بەڕێزان سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی نوێتان کورد لە ڕوانینی هاوچەرخدا کە هاوتەریب لەگەڵ دۆزی کورد لەسەر ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتی هەڵدەکات و بە عەقڵیەتێکی ڕەخنەگرانە و دیدگایەکی گشتگیر ڕۆشنایی دەخاتە سەر پرسەکان. جێگەی شانازیمانە کە لەم ئەڵقەیەدا میوانداری مامۆستای دکتۆر محەممەد ئیبن ئەلموختار ئەلشەنقیتی دەکەین، بیرمەند و ئەکادیمیا و مامۆستای کاروباری نێودەوڵەتی لە زانکۆی قەتەر لە دەوحە. لەگەڵیدا گفتوگۆ لەبارەی کورد و ئاماژەکانی ئەو بڕیارە دەکەین، هەروەها لەبارەی کۆنتێکستە نێودەوڵەتی و هەرێمایەتیەکان و لە نزیکەوە دیدگاکەی لەبارەی گەلان یاخود گەلی کورد دەزانین. سڵاوتان لەبێت دکتۆر. خدا تەمەنتان درێژ بکات دکتۆر علادین، بە دیدارەکەم خۆشحاڵم لەگەڵت. سواس بۆ تۆ. ئەمە جێگای خۆشحاڵیمانە کە تۆش میوانێکی بەرنامەی کورد لە ڕوانینی هاوچەرخ بیت لە کەناڵی کوردستان سوچوار. بەڵام چی ئەو ناکۆکیانەی قوڵ کردوێتەوە؟ واتە ئێستا و ناکۆکیانە لە نێوان کورد و عەرەب و تورک و پێکاتەکان هەن، واتە چوار پێکاتەکان. لێرەدا ململانەیەکەیە، چ بە ئاشکرا یانی شاراوە. بەلانی کەمەوە لە ڕووی سیاسیەوە چی ئەو ناکۆکیانە قوڵ دەکاتەوە؟ ناکۆکیەکان لە کێشێکی ئاسایی گۆڕاون بۆ ململانی ویژدانی. بە شێوەیەک کورد هەیە، ڕقی لە عەرەب و عەرەبیشی ڕقی لە کوردە و بیرۆکەی نزیکایەتی و پێکەوژیانی مێژوویی لە شارستانێتی هاوبەش تێدەپەڕێن و دەپڕشێنە سەرشتی دیکە. من یا تۆ ئەوە چیەکە و ناکۆکیانە قوڵەکاتەوە؟ بەداخەوە لاوازی هۆشیاری قوڵی کردووەتەوە، هەروەها ئەوە قوڵی کردوێتەوە کە کێشەکان لە دەرەوە هاوردە دەکرێن و چارەسەریەکانیش هەر لە دەرەوە هاوردە دەکرێن. واتە بیرۆکەی نەتەوایەتی ئیثنیکی ئیستیسنایی بیرۆکەیەکی نامۆیە لە مێژووی شارستانێتی ئیسلامی، واتە لە نێوان هەموو شارستانیەتە کلاسیکیە کۆنەکان. هیچ شارستانیەتێک نەبووە کە زیاتر لە شارستانیەتیە ئیسلامیەکان گەلانی جیاوازی کۆکردبێتەوە. زمان و نەتەوەی جیاواز لامیدا ئاوێتە بووبن، نە لە ڕۆمانی کۆن و نە لە چینی کلاسیک و شارستانیەتی هندی کلاسیکی و نەیۆنانی و نەوانی دیکەش. هیچ ئەزمونێکی هاوشەوەی شارستانیەتی ئیسلامی نەبووە لە کۆکردنەوەی گەلان و ئاوێتەکردنی خوێن و زمان و ڕۆشنبیریان. جا ئەوە چیە کە توشمان بووە؟ ئەوەیە توشمان بووە کە لە کۆتایی سەدەی 19ەمەوە دەستمان کردووە بە هاوردەکردنی بیرۆکەی نەتەوەی ئیستیسنایی. بۆ ئەمەش هیچ لایەنێک ئیستیسنا ناکەم و هیچ لایەنێکیش بەتەنها تۆمەتبار ناکەم. ئێمە پەتایەکمان هاوردە کردووە کە پێشتر ئەوانی دیکەی لە ناو بردووە. ئەمەش جێگەی داخە کاتێک ئەو پەتایەمان هاوردە کردووە کە برینی قوربانیەکانی پێشتری ئەو کات ساڕێژ دەبوو، واتە ڤایرۆسەکەمان هاوردە کرد. واتە لە جەنجی دووەمی جیهانیدا دوایەوەی ئەوروپیەکان بەهۆی نەوایەتیە شۆفێنی ئیستیسناییەکانیانە و یەکتریان لە ناو بردوو، تازە بە خۆیان دەهاتنەوە بە دوای فەزایەکی هاوبەشدا دەگەڕان، شکۆمەندیەکانی شارلمانگیان زیندوو دەکردەوە و باسی شکۆمەندیەکانی مێژووی ڕۆمان و یۆنانیان دەکرد و سێڕوکنەکەی ناسنامەی ئەوروپیان باز دەکرد و هەوڵیاندا فەزایەکی یەگرتوو بۆ خۆیان بنیاد بنێن. ئەمەوەی ڕای ئەوەی کە درزە جوگرافیەکەی نێوانیان زۆر لە درزە جوگرافیەکەی نێوانمان گەورەتر بوو، واتە ئەوان زمانی زیاتر و نەتەوەی زیاتر بوون، تەنانەت لە ڕووی جوگرافیشەوە. بۆ نمونە ئەوە چیە کە لە ڕووی جوگرافیەوە بەریتانیا و ئوسترالیا لێک نزیک کاتەوە، لە کاتێکدا دووری نێوانیان 15,000 کیلۆمەترە. بەڵام ئوسترالیا و بەریتانیا واتە هەز دەکەن کە ئەوان وێنەراتی شارستانیەتی ڕۆژئاوا دەکەن. کەنەدا و ئوسترالیش بە هەمان شێوە بەشێک لە فەزایەکی یەگرتوو کە پایەکانی ناسنامە ڕۆژئاواییەکە کۆیان دەکاتەوە، ئەویش ڕۆشنبیری یۆنانی، ڕۆشنبیری ڕۆمانی و مەسیحیە. ئەوەی ئێمەش کۆ دەکاتەوە هێشتا زۆر لەوەش بەهێزترە. من هەمیشە دەڵێم پێویستمان بە گەڕانەوەی ئەو دیدگا فراوانەیە کە لە خۆگرتنی هەموو لایەنەکان فراوان دەبێت و خۆمان لە شۆڤێنیەت ڕزگار بکەین. دکتۆر، ئەگەر سنوور ئێستا تێپەڕین و بپرشێنە سەر یادگای عەرەبی، ئەوان چه ئاراستەیەکیان بەرامبەر بە کوردەیە؟ تۆ چۆن یادگای عەرەبی بەرامبەر بە کورد دەخوێنیتەوە؟ ئەمە چیرۆکێکی درێژە. هەڵبەتە من لەو بارەیەوە نووسیومە بە ناونیشانی توێژینەوەیەک لەسەر وێنەی کورد، هەروەها ئەمازیغ و سوودان لە ڕۆشنبیری عەرەبیدا. هەروەها ئەو بابەتە بەلای منەوە زۆر گرنگە، چونکە بینیومە بۆ نمونە زۆر کەس لەسەر وێنەی موسڵمانان و وێنەی عەرەب و وێنەی ناوچەکەمان لە ڕۆژئاوا لە یادگەی ڕۆژئاوادا یانیش لە کولتوری ئەمریکی و
یاخود لە هۆلیوود نووسیویانە. بۆیە گوتم بۆچی ئێمە گرنگی بۆوانی دیکە بدەین، بۆچی زیاتر گرنگی بە یەکتر نەدەین، بۆچی ئێمە بە شێوەیەکی ڕەخنەگرانە بە دوواداچوون بۆ وێنە چەسپاوە ئاڵوگۆڕکراوەکانی نێوان گەلان نەکەین بۆ ئەوەی بە هۆشیارانە مامەڵەیان لەگەڵدا بکەین. جا ئەمە ئەوە بوو کە منی هاندا بۆ ئەوەی ئەو بابەتە دیراسە بکەم. هەڵبەتە کورد بە شێوەیەک یەکێکە لە دێرینترین گەلانی شارستانێتی ئیسلامی، واتە ئەوان لە سەردەمی چاغی پێغەمبەرانەوە هاتوونەتە ناو ئیسلام. بۆ نمونە جابانی کوردی یەکێک بوو لە هاوڵەکان لە وەرجێڕانەکەی ئیبن حەجەر و ئیبن مەندا و هەموو ئەوانەی وەرجێڕانیان بۆی کردووە. لە ڕیزی هاوڵەکان پۆڵێنیان کردووە، هەروەک لە پۆڵێنبەندی هاوڵەکاندا ناوی سوهەیب ئەڕومی، سەلمان فارسی و بیلالی حەبەشیش ئاماژەیان پێدراوە. بە هەمان شێوە ناوی جابانی کوردیشیان لە ناودایە، واتە لە کۆنترینی ئەو گەلانەیە کە ئاوێتە ئیسلام بووە و ڕۆڵێکی نوێگەری لە مێژووی شارستانێتی ئیسلامیدا هەبووە. دووەمیش پێگەکەیان، واتە ئەو پێگەی کورد تێیدا دەژیت دەکەوێتە ناو جەرگەی تۆڕی شارستانیەتی ئیسلامی بەردوو باڵەکانیەوە. واتە من هەمیشە دەڵێم جیهانی ئیسلامی شەوەی باڵندەیەکی گەورەی هەیە، دڵەکەی دەکەوێتە نیمچە دوورگە عەرەبی، بەڵام دوو باڵی هەیە. باڵێکی لە ڕۆژهەڵاتە کە بۆ ناوەڕاستی ئاسیا و باشوورەکەی درێژ دەبێتەوە، باڵی ڕۆژئاواشی بۆ باکووری ئەفریقا و ڕۆژئاواکەی درێژ دەبێتەوە. جا کورد دەکەونە ناو دڵەکەی، واتە ناوچەی سنجی ئەو باڵندە گەورەی ئیسلام لە جیهانی ئیسلامیدا. هەڵبەتە لە کولتوری عەرەبیدا بە شێوەیەکی گشتی و دیدگای عەرەبی بۆ گەلانی دیکە ئیسلامی غەیرە عەرەب نەک تەنها کورد تێبینیم کردووە کە دیدگایەکی دوو ئاراستەیە، واتە دیدگاکە دابەشی دوو پارچە دەبێت، پارچەیەکی ئەرێنی و پارچەیەکی نەرێنی. پارچە ئەرێنیەکە کاریگەری بەها و بنەماکانی ئیسلامی لەسەر هەیە، وەک بنەماکانی برایەتی و چەمچی هەمومان لە ئادەمین و ئادەمیش لە قوڕ دروستکراوە، ڕەتکردنەوەی دەمارگیری نەزانی و شانازیکردنی بە ڕیشە و ڕەچەڵک. واتە ئەمە لە کولتوری عەرەبیدا کاریگەرە و بێگومان زۆر بەڕوونیش دیارە. بەڵام پارچەی دیکە من ناوم لێی ناوە سەرکردایەتێکی نێرگزی. بەڵێ من بەنیاز بووم پرسیار لەباری ئەو دەستەواژێت لێ بکەم. بەڵێ سەرکردایەتی نێرگزی مەبەستم لێی خۆپەرستی ڕێبەریە، واتە هەموو گەلانەی لە مێژوودا لە پێشەوە بوون لە کاتی پێشەوەیان تووشی زۆرێک لە خۆپەرستی و خولانەوە بە دەوری خۆی دابوونە. هەڵاوسانی هەنووکەی، بەڵێ هەڵاوسانی هەنووکەی وا سەیری خۆی دەکات کە لەوانی دیکە جیاوازە، یانیش وەها سەیری خۆی دەکات کە تەوەری سەرەکیە، یانیش لەوانەیە وەک چەقی گەردوون لە خۆی بڕوانێت کەوانی دیکە لە دەوری کۆبنەوەتەوە. هەڵبەتە ئەمە لە مێژووی ڕۆمانیشدا جیهان دابەشی سەر ڕۆمان و بربەریەکان کراوە، لە یۆنانیدا دابەشی سەر یۆنانی و بربەریەکان کراوە، تا دوای عەرەبەکان دابەشی سەر عەرەب و عەجەم کردووە. تەنانەت لە مەجلیسەکانی ئیسلامیش نەتواندراوە ئەوە بکرێت کە لە ڕاستیدا پێچەوانەکەی ڕاستە. لە مەجلیسەکانی ئیسلامدا لە سەردەمی ئیسلامدا عەرەبەکان پێشەنگ بوون لە ئیسلامەتی، بەڵام تووشی زۆرەیەکی گەورە لەو خۆپەرستیە بوون. دەتوانین ئەمە لە شەعر و ئەدەبدا ببینیتەوە. بەگشتی بۆ فێرخوازان بۆ وێنەی چەسپا و باشترین شت کتێبی ئەدەبین، چونکە لە خۆیەوە لە ویژدانەوە هەڵدەقوڵێن، بۆیە لەوێدا زۆرێک لەو وێنە چەسپاوە دەبینیت. هەرچی وێنەی کووردا ئەوە لایەنێکی زۆر ئەرێنی لە کولتوری کوردیدا هەیە و وێنەی کورد تێیدا زۆر جوانە. هەروەها لە هەندێک لە کولتوری عەرەبیشدا بۆ وێنەی کورد لایەنگیریەکی گەورەی دژایەتیکردن هەیە، بۆ گەلانی دیکە ئیسلامیش بە هەمان شێواتە تورک و فارس و ئەوانەی دیکەش. باشە دکتۆر، ئەی لە بەرامبەردا بۆچی ئاوێتەیەکی ڕێزگرتنیشمان بۆ کورد دۆزیەوە لە وەسفکردنی بە دلێری بوێری لە هەمان کاتدا لە هەندێک چیرۆکی ئەفسانەیشدا تۆمەتبار دەکرێن کە لەوانەیە لە سەر و لۆژیکدا بن. هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ ئەمە ئەوەیە کە ئامانجم بوو بۆ ناونیشانی توێژینەوەکەم. بۆیە نووسیم سەرکردایەتی خۆپەرستی و کۆتوبەندی ئیسلام، واتە نێرگزیەتی سەرکردایەتیکردن وا لە عەرەب و تەنانەت ئەوانی دیکەش دەکات کە ئەو کات لە ڕێزی پێشەوە بوون بە کوردیشەوە کە ماوەیەکی دیاریکرا و ئەوانیش لە ڕێزی پێشەوە بوون. کاتێک دەوڵەتێکیان هەبوو لە لیبیاوە دەستی پێدەکرد تا دەگەیشتە یەمەن کە ئەویش دەوڵەتی ئەیوبی بوو. جا هەموو گەلان لە ساتی پێشەنگبوونیان خۆپەرستی لەلایەن زیاد دەبێت. جا ئەو نێرگزیەتەی ڕێبەرایەتیکردنە وای لە عەرەب کردووە بە چاوی ڕەتکردنەوە لە نەتەوەکانی دیکە بڕوانن. واتە ئەمە لە هەندێک لە عەرەبەکان و هەندێک لە کولتورە عەرەبیەکاندا هەیە، بەڵام بنەماکانی ئیسلام ڕێگەی بەو زیادە ڕەویە نەداوە، بەو شێوەیە کە ڕۆمان و یۆنان زیادە ڕەویان بەرامبەر بە گەلانی دیکە کردووە. بۆ نمونە دەبینین لە ئەدەبی عەرەبی و کولتوری عەرەبیدا جەختکردنەوەیەکی جوان لەسەر هەندێک بەهای کۆمەڵگەی کوردی کراوەتەوە.
زیرەکی کورد نەرمی نوێنیان سوار چاچیەکەیان چاونەترسیەکەیان تەنانەت دەگوترێت چاونەترسی دابەشی سەردە بەش کراوە 9 بەشی بەر کورد کەوتووە و بەشێکیان بۆ هەموو گەلانی دیکەیە هەڵبەتە ئەمە ڕاستیە ئەمەش خاڵێکی زۆر ئەرێنیە دواتر دەبینین تەنانەت عەرەبیش سوورن لەسەرەوەی کورد ڕەچەڵەکیان عەرەبە ئەمەش پێچەوانەی ئەوەیە کە هەندێک لە نەتەوەپەرستان پێیان وایە ئەمە بۆ تاوانەوە و لە خۆگرتنە بەڵام نەخێر بە پێچەوانەوە لە کۆمەڵگە کۆنەکاندا بیرۆکەی نەتەوایەتی نەبوو بۆ نمونە دەوڵەتی نەتەوایەتی کە هەوڵی یەکگرتنەوەی کۆمەڵایەتی دەدات ئەمە دیاردەیەکی هاوچەرخە هەرچی ئیمپراتۆریەتە کۆنەکانە ئەگەر گەلی پێشەنگ بڵێن ئەمانە لە نەتەوەی ئێمەن و بنعامی ئێمەن ئەوە مەبەستیان نییە بەڵام ئایا جگە لە کورد هیچ گەلێکی دیکەیان لە خۆگرتووە نەخێر لێرەدا تەنها دوو گەل هەن ئەوانیش کورد و ئەمازیخن لە ڕۆشنبیری عەرەبیدا دەبینین کە سوورن لەسەرەوەی ڕەچەڵەکی کورد و ڕەچەڵەکی ئەمازیخەکان عەرەبن واتە تەنها ئەم دوو گەلە واتە دان بۆ دانانێن کە ڕەچەڵەکی فارسەکان عەرەبە یانیش ڕەچەڵەکی تورکەکان عەرەبە یا خودسوودانیەکان لە ڕەچەڵەکی عەرەبن یانیش هیندیە مسلمانەکان ڕەچەڵەکیان عەرەبە نەخێر ئەوان تەنها لەسەر عەرەبێتی ڕەچەڵەکی کورد و ئەمازیخەکان سوورن بە بڕوای من پێم وایە لایەنێکی ڕوون هەیە ئەویش یەکچوونی ژێرخانی کۆمەڵایەتی و ئەو بەها کۆمەڵایەتیانەیە کە عەرەبەکان حەزیان پێیەتی واتە بەهای بوێری و ڕێزگرتن و شکۆمەندی لە کللتوری عەرەبیدا بە تایبەتیش لە ئەدەبی عەرەبیدا ئەم بەهایانە بەهای سوارچاچی و چاونەترسین کە هەمویان لە کووردا هەن بۆیە ئەوانیان خۆش دەوێت بەڵێ هەروەها ئەو بەهایانەیان لە ئەمازیخەکانیشدا بینیوە بۆیە خۆشیان ویستووە واتە جۆرە لێکچوونێک لە نێوان بەها کۆمەڵایەتیەکاندا هەبووە کە بووەتە هۆی ئەمە دووەمیش کە هەڵبەت ئەمە پێویستی بە دیراسەکردن هەیە ئەویش ئایا هیچ بەستەرێکی ڕیشەی و نەتەوەی و خوێن لە نێوانیان هەیە کە بۆ مێژووی دوور بگەڕێتەوە هەروەک هەندێک لە مێژونووسان و توێژەران گریمانەی ئەوە دەکەن کە هەندێک لە توێژەران بۆ نمونە دکتۆر ئەحمەد مەحموود خەلیل کە توێژەر و مێژونووسێکی گەورەی کوردە و من سوودی زۆرم لە کتێبەکانی بینیوە ئەو گریمانەی ئەوە دەکات کە بەڵێ لەوانەیە هەندێک بەستەری تەنانەت نەتەوەییش هەبن کە بۆ سەردەمانێکی دوور دەگەڕێنەوە واتە ئەوەی ئێستا ئینترۆپۆلۆجیا دەڵێت کورد سەربەگەلی ئاریە بەڵام دراوسێکان دەبنە هۆی ئاوێتەبوونی دیکەی زیاتر بەڵام لە ڕاستیدا دکتۆر سووربوونی هەندێکیان لەسەر و بابەتە لەوانەیە هەستی کورزاندار بکات واتە وا دەبینێت کە جۆرێکە لە تواندنەوەیانی شاوەتەکردن بە تایبەت لەم سەردەما کەوان پێیان وایە مافی خۆمانە خاونی ڕەچەڵێکی نەتەواتی خۆما بین و لەسەر هیچ لایەنێک حساب نەکرین جا بۆچی ڕەتی دەکەنەوە کە تەنانەت بوونیشمان هەبێت من ویستم ڕایەکی زۆر بەهێز بۆتی بگاز منیش لە دژی ئەوەم خۆشت ئەمە دەزانیت بەڵێ دەزانم من پێت دەڵێم من دژی ئەوەم دژی ئەم قسانی ئەمڕۆم چونکە ئەمە دەبێتە هۆی ئەوەی لە ڕاوکردنەکەیدا سەرکەوێت بەڵام ئەگەر قسە لەسەر ڕۆشنبیری کەلتوری بکەین تۆ شرۆڤەیەکیت واتە شرۆڤە من شرۆڤە دەکەم سیر کە زۆر گرنگە لە توێژینەوە مێژوویەکاندا شتێک بەلاوە بنین کە بە ئینگلیزی پێی دەگوترێت ئەناکرۆنیزم واتە خوێندنەوەی ڕابردوو بە چاوی ئێستا کاتێک شاعیرێکی کۆنی عەرەبی سوورە لەسەر ئەوە و دەڵێت لعمرك ما الأكراد من نسل فارس ولكنه كرد بن عمرو بن عامر واتە سوورە لەسەرەوەی کە ئەوان فارز نین بەڵکو و عەرەبن و سەر بە ئێمەن ئەمە وەک ڕێزگرتن و شکۆمەندیەکە بۆ کورد لە کللتوری کۆندا هەرچی کللتورە هەستیارە نەتەوایەتی هاوچەرخەکانە بەرگەی ئەم دەستەواژانە ناگرێت بەڵێ ڕاستە چونکە مانای ئەوە دەگەینێت کە تۆ دەتەوێت پێناسەیەکی دەرەکی بەسەرندا بسەپێنیت ئێبرام من خۆم دەناسێنم حەزەکەی دەڵێم ڕەچەڵەکم کوردە و حەزیشم لێبێت دەڵێم من ئاریم یانیش سامیم و ئەو منم کە دەمەوێت ناسنامەکەم دەستنیشام بکەم نەک تۆ بەسەرمدا بسەپێنیت دوایەوەی لە ئەزمموی نەتەوە هاوچەرخەکان و دەوڵەتە هاوچەرخەکاندا ژیان چیتر گونجاونیە لە ڕووی ڕۆشنبیری و مرۆڤایەتیەوە پێناسەیەکی دەرەکی بەسەرگەلێکدا بسەپێنین من بە تەواوەتی دژی ئەوم هەروەها ئەوەی ڕاستیش ئەوەیە کە لە شەرعدا هاتووە و خەڵک باوەڕی بە ڕەچەڵەکی خۆی هەیە واتە ئەوە منم کە ڕەچەڵەکی خۆم دەستنیشان دەکەم نەک تۆ پێم بڵێیت من چێم واتە ڕاستیەکە لەوەدایە کە خۆت باوەڕت پێ هەیە بەڵام بۆ ئەوەی لە ڕووی مێژوویەوە لە کللتورەکەی تێبگەین زۆربەی دیدگای عەرەبی بەرامبەر بە کورد ئەرێنیە نیشانەکانی ئەمەش بریتە لەوەی کە خۆی بەو شێوەیە پێناسە بکات کە باوەڕی پێی هەیە هەڵبەتە هەمووانیش بۆ ڕازینین کە سەربەیەک بگەڕێنرەوە بۆ سەردەما بەڵێ باشە گەلێت بپرسم ئایندەی پەیوەندیەکانی نێوان کورد و عەرەب چۆن ئەبینیت نا بەر لە ئایندە با سەیرێکی لایەنی نەرێنیش بکەین بۆ ئەوەی هاوسەنجەکە ڕابگرین هەڵبەتە لە کللتوری عەرەبیدا هەندێک لایەنی خۆشیش هەیە ئەمە وێ ڕای
لایەنە نەرێنیەکەی لە بازکردنی کورددا. بۆ نمونە هەندێک ئەدیب و مێژونووس دەڵێن نەخێر ئەوان ڕەسەڵەکیان عەرەبن، هەندێکی دیکەش دەڵێن نەخێر، هەندێک دەڵێن ڕەسەڵەکیان ژنۆکەیە، هەندێک دەڵێن بە ڕەسەڵک جنۆکەن. هەڵبەتە ئەمە شتێکی نامۆیە، ئەمە نامۆترین شتە بینی بێتم. نەخێر نەک هەموو جارێک لە سەداسە جنۆکە بن. زەبیدی لە فەرهەنگەکەیدا لە بابەتی کورد دوای مشتومڕیەکی درێژ کۆتایی پێدەهێنێت، دەڵێت هەموو کوردێکی سەر ئەم زەمینەیەک لە سەرچاری جنۆکەیە، واتە لە 125 جنۆکەیە. لەبەرچی وا دەڵێت سەیری شیکردنەوەی بکە. داپیرەیان بەلقیسە و گومانی تێدانیە دایکی بەلقیس جنۆکە بووە. جا هەڵبەتە شتی نامۆ و سەیر و سەمەرە باز دەکەن، بەڵام لە شیکاری ئینترۆپۆلۆژیا و ڕۆشنبیریدا تەنها سەیری ئاماژە دیارەکان ناکات، بەڵکو سەیری هێماداریەکەی دەکات. هێماداری جنۆکە لە ڕۆشنبیری عەرەبیدا چییە؟ واتە لە سەردەمی بەر لە ئیسلامەتیەوە بە سوارچاکی زیرەکیان دەگوت جنۆکە، بە شاعیرە بەهرەدارەکانیان دەگوت جنۆکە، لەبەرەوەی خاوەن ئیلهام بوونە و لەوەدا لە جنۆکە چوونە. جا تەنانەت ئەمەش بە پێوەرەکانی من و لۆژیکەکەم شتێکی نەرێنی نییە. تەنانەت لە لای ئێمە لە شامی شەشتە هەیە، واتە لەوانەیە مەبەستیان شاعیرێک یانی سوارچاکێکی پێشنگ بێت. تەنانەت لای ئێمە لە شامی شەگەر کەسێک کارێکی خێرا بکات پێی دەڵێن ماشەڵا، دەڵێ جنۆکەی بۆ خێرایەوە کاراکەیت. بەڵێ، مەبەستی لە خێرایی و ئەنجامدان. بەڵێ، بەرحاڵ ئەم شتە هەیە. زۆرترین دیدگا ئەرێنیەکان لای عەرەبەکان لەبارەی کوردەوە بینی بێتم لە سەردەمی جەنگی خاچیەکان بووە. هەڵبەتە هیچ نامۆیەکیش لەوەدا نییە، چونکە ئەو کاتی ڕێبەرایەتی کوردی بوو لە شارستانیەتی ئیسلامدا، هەم ڕێبەرایەتی سەربازی و هەمیش ڕێبەرایەتی سیاسی و تا دوایی. ئاماژەگەلێکم بینیوە، لەوانش ئاماژەی عیمادی ئەسفەهانی کە نووسەری سەلاحەدینی ئەیوبی بووە و کۆمنتەکەی لەبارەوە جوان بووە. هەروەها ژمارەیەکی زۆری شاعیرانی ئەو سەردەما کە جەختکردنەوەیەکی زۆریان لەسەر کورد هەبووە، بە تایبەت دوای ئەوەی کورد بوون بە قەڵغان و سەرکردایەتی بزودنەوەی مقاومەیان دەکرد لە جەنجی دژ بە خاچیەکاندا. باشە، چۆن دەڕوانە پەیوەندی پەیوەندیەکانی نێوان کورد و عەرەب؟ واتە ئەگەر بە چاوێکی دادپەروەرانە و ڕەخنەگرانە سەریکە لە پورەکە بکەین. لە ڕاستیدا ئایندەی دروستکراوی ئێمەیە. مرۆڤ بوونەوەرێکی ئازادە و خۆمان ئایندەمان دەستنیشان دەکەین، جاییان ئەوە تا ئایندەمان لەسەر بنەمای پاشەکشکردن، چاقبەستویی و گۆشەگیری بنیادەنێن، یانیش ئایندەکەمان لەسەر بنەمای کرانەوە، بەشداریکردن و پێکەوە ژیان و ڕۆشنایی و خستنە سەر خاڵە هاوبەشەکان لە جیاتی جەختکردنەوە لە جیاوازیەکان دەستنیشان دەکەین. ئەمانە بژاردن و ئەزمموی زۆرێک لە گەلانمان لەو بارەیەوە هەیە. بۆ نمونە پرسی بوونی فرە ناسنامەیی لە ناو یەک وڵاتدا، فرە زمانی فەرمی لە ناو یەک وڵاتدا، هەروەها سیستەمی فیدراڵی تایبەتمەندیەکانی هەرێمەکان و نەتەوەکان و زمانە جیاوازەکان لە بەرچاو دەگرێت. واتە ئەمڕۆ ئەمە لە وڵاتە بەڕێزەکان بۆتە چیرۆکێکی سادە و ساکار. واتە ئێستا چەند زمانی فەرمی لە کەنەدا هەیە، فەڕەنسی و ئینگلیزیش وەک زمانی فەرمین لە وڵاتە. لە کاتێکدا فەڕەنسیەکان لە وڵاتە زۆر کەمن، بەڵام لە پێناو لە بەرچاوگرتنی کەمەینە فەڕەنسیەکان زمانی فەڕەنسی وەک زمانی ئینگلیزی لە وڵاتە مامەڵەی لەگەڵدا دەکرێت. لە هەموو شتێکدا دەمێت باسی چیرۆکێک بکەم و هەمیشە دەیجێڕمەوە. بۆ نمونە قوتوویەک خۆراک بە ئینگلیزی لەسەری نووسراوە 500 پیسز، بۆ فەڕەنسیش بە هەمان وشە و نووسینی هەمان ژمارە دووبارە نووسراوەتەوە. ئێکەواتە بۆچی خاوەنی کارگەکە بە یەکجار نانووسێت و بۆچی دووبارە بکاتەوە؟ بەڵام ئەمە بۆ ئەوەیە تاکو و فەڕەنسیەکان هەز نەکەن پەراوێز خراون یانیش ڕێزی لێ ناگیرێت. هەموو شتێک لە کەنەدا وەرجێڕانی بۆ کراوە، تەنانەت جنێودانەکانی ناو پەرلەمانیش لە پەشی ڕاستەوخۆ وەرجێڕانی بۆ دەکرێت. هەڵبەتە ئەمەش ئەگەر وێنای بکەیت تێچوویەکی زۆری هەیە بۆ وڵاتێک کە هیچ شتێکی لێ نییە و وشەیەکی فەرمی تێدا بە شێوەی زارەچیە، جگە لە وشەیەکی وەرجێدرا و بە شێوەی نووسراونیەتی و بە ملیارها دۆلار بۆ ئەمە بەستە تەرخان دەکات. بەڵام ئەمە لە پێناو پارێزگاریکردن لەوەی کەیەتی پایتەختی کەنەدا دەکەوێتە ناوچەیەکی فەڕەنسی، واتە ئۆتاوا. ئەمە ژمانای ئەوەیە لە باشووری ئەفریقا 13 زمانی فەرمی تێدایە، واتە ژمارێک لە وڵاتانی ئەوروپاش بەمان شێوەن و خۆش دەزانیت کە 3 زمانی فەرمی تێدایە، بۆ نمونە بەلجیکا و سویسرا. باشە، بۆچی هەندێک کەس سوورن لەسەرەوەی یەکێک لە وڵاتان وەسفێکی عەرەبیان بۆ بکرێت؟ بۆ نمونە کۆماری فڵانی عەرەبی،
کۆماری عەرەبی فڵانی کۆماری ئەمە ئایا ناکرێت ئەم سنوورە تێپەڕێندرێت؟ واتە بۆ لایەنەکانی دیکەش من تەنها قسە لەسەر عەرەب ناکەم، چونکە لە ڕێگەی ئەو ناوانەوە هەستیارێکی گەوریان خۆڵقاندووە. خۆشت باسی ئەزمموی ئەوروپی و دەسەڵاتی فیدراڵیت کرد، لەوانەیە هۆشیاری ئێستا بڵێ. دەکرێت لە دوو دیدگاوە سەیری ئەم بابەتە بکەیت. یەکەمیان ئەگەر لە ڕوانگەی مێژووە سیر بکەیت، ئەوە مێژووی ئەم وڵاتە زۆر ئاساییەوە ئێمە بە قۆناغە زیاکاریە نەتەوەیەکاندا گوزەرمان کردووە، ئەویش لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20. ئێمە بۆ قۆناغدا تێپەڕین، ئەو ناوانەش لە نیوەی یەکەمی سەدەی 20 لەدایک بوون. ئەگەر تێبینی زیاکاری نەتەوەکانیش بکەیت هەرچیەکیش بێت، ئەمە لە هەموو جیهان بوونی هەیە و ئەمە گزارشتە لە قۆناغێکی دیاریکراوی مێژوو، دواتر کۆتایی دێت و لەگەڵیدا بژی. لا ئێمە لە سووریا ئەو شتە لەلایەن بەعسیەکانەوە بەسەرماندا سەپێنراوە. بەڵێ وەک گوتم ئەمە تەنها قۆناغێکی مێژوویە، بەڵام ئەمە تەنها پەیوەست نییە بە وڵاتانی عەرەبی. ئەی بۆچی بە ئەڵمانیا دەگوترێت جێرمەنی؟ ئەمە نەتەوەیەکە، واتە گەلانی جێرمانیا. بۆچی ناوی فەڕەنسا فرانکسە؟ لەبەرەوەی ئەو ناوە بۆ گەلانی فرانکی دەگەڕێتەوە کە بە زمانی عەرەبی پێی دەڵێن فەڕەنژی. لە کاتێکدا ئەوان هەمویان فەڕەنسی نین، بەڵکو ڕەچەڵەکیان فەڕەنژیە. لە مێژوودا هەندێک پێکاتە ڕوودەدەن. دەشکرێت لە دیوێکی دیکەوە سەیری بکەیت، ئەویش لایەنی سیاسیە. ئەو جۆرە ناو و ناونیشانانش ناشایستن، چونکە ئەمە لەسەر حیسابی یەکێتی و هەو ئاهەنگی کۆمەڵگایە. واتە دەبێت پێچەوانە بێت ئەگەر سازانێک هەبێت، ئەوە لەسەر ناوێک ڕێکەوتن دەکرێت کە ناکۆچی لەسەر نابێت. سیر بکە بەم دوایانە مشتومڕێک هەیە لەبارەی کەندای عەرەبی و کەندای فارس. ئەمە چیرۆکێکە و قسەی زۆری لەسەر دەکرێت. ئێران و بەرپرسانی ئێرانی لە نووسینەکانیاندا زەخت دەکەنەوە کە ئەو کەنداوە فارسی بۆ هەتایە هەر بە فارسی دەمێنێتەوە، لە بەرامبەردا عەرەبەکان دەڵێن عەرەبی و کەنداوی عەرەبیە و ترەمپ بەڵێنی پێداوین کە ئەمریکا بە ناوی کەنداوی عەرەبی دانی پێدانێت. من بۆیانم نووسیەوە پێیانم گوت لەسەر بنەمای فەڕەنسیەکان ناوی بهێنن. فەڕەنسیەکان پێیان دەڵێن کەنداوی عەرەبی و فارسی. ئەمە ناوهێنانێکی لۆژیکیە. لە کۆتاییدا بەری ڕۆژهەڵاتی کەنداوەکە هی ئێرانە و ڕۆژاوەکەشی هی وڵاتانی عەرەبە و هەمیشە ئەو کەنداوەی عەرەبی بۆ و کەنداوی فارسیش هەبووە. ئەمە پێویست بەو ململانەیە دەکات، تەنانەت دەتوانن تەنها ناوی بنێن کەندا و واز لە عەرەبی و فارسی بێنن. بۆی ئەگەر نیازێکی ڕازگۆیانە و دیدگایەکی فراوان و گشتگیر بۆ بەرامبەر هەبێت، چارەسەری زۆر هەن. بمناسبة الحديث عن الخليج سەبارەت بە قسەکردن لەسەر کەنداوە، لەوەی کە کەنداوی فارسە یانیش عەرەب، لەگەڵت دەگەڕێمەوە بۆ پرسیارێک تا چەندە پێت وایە کاریگەری کللتوری فارسی لەسەر دروستکردنی هۆشیاری عەرەبی هەیە لە خوێندنەوەیان بۆ کورد؟ هەڵبەتە لە ڕێی مێژوویەوە ئەمە ڕاستیەوە هەیە. لە مێژوودا سەلمێنراوە کە هەندێک وێنەی نێرێنی لەبارەی کوردەوە هەن و زەپێکراوەتە نێو کللتور و ئەدەبی عەرەبی لە ڕێگەی کللتوری فارسیەوە دزەی کردووە. تەنانەت چەندین گەواهیدەریش لە مێژوودا لە سەرچاوە کۆنەکاندا لە سەدەکانی 34 کۆچیدا بۆ ئەو ڕاستی هەن، چونکە هەڵبەتە فارسەکانیش هەیەە، واتە لایەنی نەرێنیان هەیە. هەروەها بەریەکەوتنیشیان لەگەڵ کوردە هەبووە. بەڵێ، بەڵام ئەو ڕوبەڕووبوونەوانە سەردەمانێکی زۆر زوو بوو. واتە ئەردەشێر دامەزرێنەری دەوڵەتی ساسانی لە ژیانیدا یەکەم شت کە ئەنجامیدا براکانی و خێزانەکەی و هەموو کەسانی خانەوادەکەی کوشت کە بتوانێت لە پێناو تەختی پاشایەتیدا ڕکابەری بکەن. بامان شێوە کوردیشی کوشتن. ئەمە لە مێژووی ژیانی ئەردەشێردا تۆمار کراوە، لەبەرچی چونکە ئامادەی گوێڕایەلی نەبوون بۆ ئەو دەوڵەتە نوێی ئەردەشێر دای مەزراند بوو. باشە گەر بپرسم چۆن ئیسلامەتی هاتە ناو کورد؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. ئایا ناچار کران؟ ئایا عومەری کوڕی خەتاب گوندەکانیانی وێران کرد و ئانیان کوشت و بڕ کرد؟ لێرەدا هەندێک کەس ئەمڕۆ هەن باسیەوەکەن کە بە زۆر ئیسلامیان بەسەردا سەپێنراوە ئەوانیان وەک غەنیمە و سەبایە بردووە. ئەمە ڕاستە؟ سیرکە بەداخەوە هەمان ئەو خوێندنەوەی ئەنۆکرانیزمەی بەسەردا جێبەجێ دەبێت کە باسمان کرد، واتە خوێندنەوەی ڕابردوو بە چاوی ئێستا. یەکەم شت لە مێژووی ئیسلامدا مسلمانان هیچ شارێکیان وێران نەکردووە، واتارگیز. هەروەها جەنگەکانیشان لە دژی گەل نەبوون. جەنگی سوپاکان بوو بەرامبەر بە سوپاکان. جەنگی دەستەبژێری سیاسی بوو لە دژی دەستەبژێری سیاسی، بەڵام هیچ کات جەنگیان لە دژی گەلان ڕانەگەیاندووە.
کوردیش پێشەنجی هەموو ئەو گەلەکانی دیکە بوو کە هەر لە دەستپێکی فتوحاتەوە هاتنە ناو ئیسلام. چونکە فارسەکان لەسەر بنەمای ناکۆکی زەلیلیشیان دەکردن. من تەنانەت خوێندومەتەوە کە کورد ڕاستەوخۆ لەگەڵ عەرەبە موسڵمانەکان هاوکاریان کردووە. هەندێک لە کوردەکان بەرلەوەی موسڵمانیش ببن هاوکاریان لەگەڵ فتوحات ئیسلامدا کردووە. ئەمە لە مێژوودا تۆمار کراوە، هەر وەک چۆن هۆزە مەسیحیە عەرەبیەکانیش لەگەڵ سوپاکانی فەتحی ئیسلامیدا هاوکاریان کردووە لە دەسەڵاتیان ڕزگاریان بێت. بەڵێ بەهۆی بەریەکەوتنیان لەگەڵ دەوڵەتی ساسانی هەڵبەتە ئیمپراتۆریەتێکی سەرکوتکار بوو، باجی زۆری دەسەن. ئەمە وێڕای ئەوەی کە لەسەر بنەمای سەرکردایەتی فارس لەسەر حسابی گەلانی دیکە کاری دەکرد. واتە وەک هەر ئیمپراتۆریەتێکی دیکە کە کرۆکەکەیان گەلێکی دیاریکرا بوو لە دووروبەریشیدا هەندێک گەلی دیکە هەبوون. عەرەبی عێراقیش بەشێک بوون لە دەوڵەتی ساسانی، کوردیش بەشێک بوون لە دەوڵەتی ساسانی، بەڵام بەشێک نەبوون لە کرۆک و ناوچەگەری دەوڵەت. بەرحاڵیش ئەوان لەو دۆخە ڕازی نەبوون. بەرحاڵ ئەمە بەشێکە لەو وێنە نەرێنیە کە وەک میراتێک لە کلتوری عەرەبیەوە ماوەتەوە. من ئەوەش ناڵێم لە پێناو چاواشەکاری لە نێوان کورد و فارس یانیش بێت تاوانکردنی عەرەب لەلایەن ژیریکردن، بەڵکو ئەمانە چەند پرسێکی مێژووین و ئەمە ڕووی داوە. بەڵام من پێم وایە گەلانی ئیسم بەگشتی وێنای ئەرێنی و نەرێنی لە نێوانیاندا هەبووە. جارێکی دیکەش وەک چۆن ڕێسای سەرکردایەتی نێرگزی واتە خۆپەرستی ڕێبەری و کۆتوبەندی ئیسلام لەسەر کلتوری عەرەبیمان باس کرد، من پێم وایە ئەمە لەسەر کلتوری هەموو گەلێکی موسڵمان جێبەجێ دەبێت. واتە هیچ گەلێکی موسڵمان نییە کە بە کۆتوبەندەکانی ئیسلامیدا تێدا نەبێت و هیچ گەلێکی موسڵمانیش نییە کە لایەنگیری تێدا نەبێت بە تایبەت لە کاتی سەرکردایەتی کردندا.